فەرموو کاکەگیان ئەمە کۆتای دەرمانەکانی دایکتە. بیستمانە ئەمڕۆی بنەوە سپاس بخوا. تەندروستی چۆن ئێستا باشترە؟ بەڵێ دکتۆرە زۆر باشتر. 3000 خەبەری مردنیان پێدا. بەس ئەلحەمدولیلا ئێستا زۆر باشە و بە پێی خۆی دەبینەوە. دەی ئەلحەمدوللا سپاس بخوا خۆی گەورە شفای تەواوەتی بدا ئینشەڵڵا. ئەگەداری دەرمانەکانی بن. دەرچاو بەخێر بەنیاخوا. بەناوی ئەو خودایەی کە کلیلی ژیان و مردنی لەدەستا. دەڵێن کاتێک زانست بێدەنگ دەبێت موعجیزە دەست بە قسە دەکات. هەندێک جار مرۆڤ دەگاتە شوێنێک کە تێیدا هەناسەیەک پێی ئەوترێتە من و لێدانێکی دڵ دەبێتە گەورەترین خەون. لەو ساتانەدا کە کتێبی ژیان خەریکەدا دەخرێت و 3 جار هەواڵی کۆتایی بەگوێی ئازیزاندا دەدرێت، تەنها یەک کێس هەیە کە بتوانێت ڕێڕەوی قەدەر بگۆڕێت، ئەویش ڕەحمەتی بێپایانی خودایە کە بەدەستی مرۆڤ دڵسۆزەکان دەینێرێت. بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی تری گەشتی شیفا. من مەڕۆ مختارم و لێرەوە لەو شوێنەی کە شەو و ڕۆژ بۆ گەڕانەوەی زەردەخەنەکان یەک دەخرێن گەشتێکی تری شیفاتان بۆ گەڕمەوە. ئەمڕۆ چیرۆکی گەڕانەوەیەک ئەگێڕینەوە کە لە ناو لاپەڕەکانی پزیشکیدا ناوی مەحاڵ بوو. چیرۆکی دایکێک کە لە لێواری مردن گەڕایەوە. دایکێک کە جەستەی بوو بۆ مەیدانی جەنگی دەنەخۆشی کوشندا. بەڵام ئیرادەی تیمێکی پزیشکی و شەونخوونی 23 کاتژمێری پزیشکێکی دڵسۆز بوونە پردێک بۆ ئەوەی دووبارە مژدەی ژیان بە مناڵەکانی بدرێتەوە. هەموو شتێک لە دوای نەشتەرگەریەکی فەقەراتەوە دەستی پێکرد. کاتێک تێکچوونی باری تەندروستی ئەم دایکەی گەیاندە حاڵەتی بێهۆشی و بەکەوتنی ئەندامەکانی جەستا. دکتۆر گەیلان باسی ئەو ساتە سەختەمان بۆ دەکات کە چۆن لەگەڵ بەشی چارەسەری سروشتی و تیمەکەی شەڕیان دەکرد بۆ گەڕانەوەی تەنها یەک هەناسە. بسم الله الرحمن الرحيم وإذا مرضت فهو يشفيني صدق الله العظيم. دەربارەی ئەم نەخۆشە بەڕێزەمان لە کاتی داخیلبوونی لە بۆ بەشی فریاکەوتن بەداخەوە لەو کاتە نیشانەکانی ژیانی بەڕاستی نەمابوو و هەناسەی وەستا بوو و دڵیشی زۆر بە هێواشی لێ دەدا بەڕاستی. هەر لە ساتی یەکەمەوە کە سۆندەی هەناسەی بۆ دانرا و فریاگوزاری سەرەتاییەکانی ژیانی بۆ کرا، خوێندرا لە بەشی چاودێری چڕی هەناسە. ئەم نەخۆشە بەڕێزە چەند ڕۆژێک پێش لە داخلبوون و هاتنی بۆ نەخۆشخانەمان نەشتەرگەریەکی قورسی فەقەڕاتی بۆ کرابوو. پاشان ژانێکی قورسی بۆ دروست بوو لە بەشی پشتەوە و لە ناوەڕاستی زیچی کەوا زانرا بۆ ئەم ژانە بەهۆی نەشتەرگەریەکەوەیە. پاش پشکنین بۆی ئێمە لە بەشی چاودێریچە بۆمان دەرکەوت نەخێر تووشی هەوکردنێکی قورسی پەنکریاز بووە، لەگەڵیشی ڕەشانەوەیکی زۆری توش بووە. بەشێک لە ڕەشانەوەکەی گەڕاوەتەوە بۆ ناو سیەکانی بۆتە ئیلتیهابی توندی سیەکان. ئەمە ژوای کردووە لەو چەند ڕۆژەی کۆتایی نەتوانێت هیچ جۆرە خواردنێک بخوا و هیچ بوونەوەیکی زۆری لە جەستە توش بووە. لە ئەنجامدا فشاری خوێنی کەم بۆتەوە و لە کۆتادا بۆتە پەککەوتنی لە ناکاوی گورچیلەکان. سوپاس بەخوای گەورە پاش ماندووبوونێکی زۆر و مانەوەی نزیکی 10 ڕۆژ لە چاودێری چڕ نەخۆش لە زۆربەی ماکەکان چاک بوویەوە بە تەواوی. بەڵام گرێکوێرەکە تەنها سیەکان نەبوو، بەڵکو گورچیلەکانیش لە کارکەوت بوون. ئەو کاتەی هەمووان دەیانگوت کۆتایی هات، دکتۆر عەلی بەلێ هاتووی خۆی هیوایەکی تری بەخشی. دەستخۆشتان لێ دەکەین بۆ ئەو خەستەخانەی کە ژیانی کەسیشی قوتار کرد، خۆشەویستترین کەسی ژیانمە و ناخۆشترین ڕۆژی ژیانم لەو خەستەخانەی دیتم و خۆشترین ڕۆژی ژیانیشم دیتم. ئەمە کە هاتین یعنی داکم لە حاڵەتی ئاخی شغل بوو، یعنی نزیکەی 10 حاڵەتی لە ناخیدا لە ڕووی باتنیەوە خڕ بووبەوە، هەر یەک لەو حاڵەتانە دەبا لە ئینعاشی با لە چاودێری سەر بە. الحەمدوللا سپاس بەخوای گەورە کە دکتۆر گەیلان بەهانامان هات. زۆر ماندی بوو، هەر یەک سەبر حاڵەتەکانی کۆنتڕۆڵ کرد، تووشی زۆر نەخۆشی بوو لە هەناوی کە پێشتر نەیبوو. یەک لەوانە بە دەرەجەیەک کلیە کە کلیەی تووشی وای بوو، ئێستاش الحەمدوللا کلیەکەی بەرە باشی دەڕوا. سەبەبی هەر ڕئیسی کلیەکەی کە بەرەو ئیشەکەویتەوە دکتۆری کلیەی بوو، دکتۆر عەلی. ئەو ماشەڵڵای لێ بەخوای گەورە بەرزتری بکاتن. ئەوڕۆ ئەو شاد خەبەرش خۆش پێڕاگەیاندین، گوتی باشەوە بەرە باشی دەچێت کە سەرەتای گوتی کلیەکەی یعنی گوتی ئەمەلشی هەمان لە دەست نەمایە. عیلاج بە حوکمی عیلاجی باش و متابعەی باش وا بەرە باشی دەچین ئینشاءڵڵا. لە میهرەبانی ئێمە بەو هیوایەوە کار دەکەین کە هیچ چرایەکی هیوا نەکوژێتەوە، هەموو گەشتێکی ئازار بە موژدەی چاکبوونەوە کۆتایی بێت. سپاس بۆ خوددا بۆ ئەم موعجیزەیە و سپاس بۆ ئەو دەستەمان و ناسانەی کە بوونە موژدەهێنەری ژیان. تا گەشتێکی تری شیفا و چیرۆکێکی تری سەرکەوتن بەسەر ئازاردا،
بە هیواوە بمێننەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.